بێدەنگین زۆر شت لە بۆتەی هاوبەرنی وەڵامەکاندا جێدەوێت. بێدەنگین زۆر شت لە بۆتەی هاوبەرنی وەڵامەکاندا جێدەوێت. ئەم هەموو دەمووالاتێ لە چی؟ لێرە هەموو هەواڵەکان پڕن لە ئێمە لە بێدەنگین و دووە نەفەسی جگەرەکەت دنیایەک وەڵام پڕ ئەەکەم بەدووکەڵ بۆ چۆ بچمە بیتە باڵدوو بە شوێنەوە. شیری ترین ئامڕازی جێبەستەی سەردێڕی هەموو باسێکی تازەمە. شیرین ترین ئامڕازی جێبەستەی سەردێڕی هەموو باسێکی تازەم بووی ڕۆژانە ئەم دەستەمان بووم بە کێژەتر بوو سێبەری سنەوبەری پارکەکەمان کردەوە. زەمنێکی هێمنم لە نسیەی وێزنەکەمدا بۆ هەناردی هەموو وەڵامەکان بۆنی مەندووبوونی تۆیان بوو. ئەم هەموو وەڵامانە چی لێ بچیت؟ ئەم هەموو وەڵامانە چی لێەکەی؟ ئەم بەستە نامۆیانە بۆ ئەنێری؟ ئەزانی هەموو ئێوارەیە وێنەیەکی بوومە لێڵی ئێوارانە بۆ ئەناردی. لە هەناوی سووتانی منە چوو قەت نەتوانی تەنیایی تاڕوێکەی. هەموو ڕۆژێ و شەقامە جەنجاڵا بۆ هاوڕێم لە توێی شوشەی ماشێنەکەمەوە بێ لە تۆ کەسم ناری. کەی بی لە منەکەیتەوە؟ کەی لە چیرۆکەکانی ژیانی مەگەی؟ کەی پێدەچێت جەستەم لەسەر کۆتەی تاون توێی وەڵامەکاندا توێکریت. پێدەچێت جەستەم لەسەر کۆتەی تاون توێی وەڵامەکاندا توێکریت. لە بێ ئاگاییم تێناگەیت نە چرایەک بۆ ئایندە هەڵەکەیت و نە ئەشوانی سووتان پڕکەیتە خەندا. دەستەکانت پڕکۆڵ دەستەکانت پڕکۆڵکە بم کە نێودێر تاقایە کرد بەچی دەبوون نەبم کە تۆ لە هەناڵمای پێی تێڵە. ماڵەکەم پڕە لە دنیایی هەرچیەکەم لەم تەمتومانی بێتوویە ڕزگارم نانی. چی کراسی مەینەت هەیە پڕ بە داڵغە و سەربوودەی گریانی نائارامی ناکاتە پرسی. ئەم بەردی سەبوودەی سەرکۆڵ ئێستا ئێواران هەموو سەرکوزوشتە و وێنەکان کۆەکەمەوە پڕ نیازکەیەکی لەنی و مشتێشکار لە بێدەنگی و چەناناوێکی بێتۆیی و پیاسەیەکی لە مرتەوت و بۆڵەبۆڵی لەم ڕێگای وێڵی ئەم ئێوارانە بە زمانی ئاخاوتن ناوترێ بە وشەی وشە نانووسرێ لە هیچ ڕستەیەکی نوێدا جێگەی نییە. تۆ ئەزانی ئێستا ماڵەکەم پڕە لە بێدەنگی من نازانم گەر تۆ خانمە چاو باش باڵەکانی کۆڵان شتی وایە وایە ئەم ئێوارە تەماویە چی لێ بکەم؟ ئەم هەموو هەواڵە دوایانە لەکوێ دانیان؟ ئەم پریاسکە باسانە چی لێ بکەم؟ ئەم شارە پڕبووە لە پرسیاری سەقەت، پڕبووە لە کامیرای دەما، شۆستەکان لە خەمسیخ ناخن، ژیان بۆتە لوقمەیەکی سەخت بۆ کەس بە ئاسانی پڕ ناچێت. چاوەکانتم تێمەبڕە، من سەرنجم پڕە لە نیگای شەرم، هەمیشە خەواڵوو ئەم هەموو سەرسوێی چاوەڕوانیە لە پای چی؟ سەردانم کە ئەگەر ویستت پڕ توێشەبەرێ پرسیارێک گریان بەریتەوە. سەردانم کە ئەگەر ویستت پڕ توێشەبەرەی پرسیارێک گریان بەریتەوە. مشتێ فرمێسکت پێدەم، گەمە نییە، من حەزم لەم گەمەیە نییە.
بەدزی چاوەکانمەوە پێت ئەدەم لەنا کێ هەیە هەنگوینی گریانی فیلمێکی خۆی ببەخشی کێ هەیە من هەموو هەینیە سەردانی گۆڕستانەکەم هەمیشە چەک پێ بۆ یا تاڵ وردی بۆن خۆش لەسەر گۆڕەکەکان ئەسووتێنم ئای لە ناوەماندۆکانمان لە سوێی ئەو ڕۆژانەی ناگەڕێتەوە سیمان ناچێتەوە سەر جاران زۆر جار کۆڵانەکەی خۆمان بە غەریب نەزانیە مناڵان گەمە بە تۆپەکایان نەکەن خان بە چاوباش ڕۆڵەکانی کۆڵانیش لەژێر سوێنی گایە ناوانوانە سەد ئاوازی من ئەگەر کرا بە باوە ئەم حەسرەتەم لەگەڵ بۆنی ئەم غەریبەی تۆدا بەو دەخەمەی ڕۆژانە و نامەنە مسراوەکانی ژێر چاوەمان مۆنەکانی ڕۆژگار لە هەلوەیەکی ماندوودا کۆکاتەوە لەژێر سوورە چنارە بە تەمەکەی باخچەکەدا هێ من داینێ ڕەنگە بەڕێکە و ئێوارە کاسەیەکی دوێ ئەو بۆنەدا بە هەڵاهراوێ ڕێکەی کەویتە سەریان ئەگەر چی لێژ دوێ هەمویاندا حرفێ بەجی ناکەم بەڵام نیگای هەژبی پێ دەڵێ ئەم هەموو گولێریە لەکوێدا هەشارێتەوە ئێران زۆر بەڵام کەمن ئەو شاعرانەیەکەوە دەست بۆ شعریەت درێژ دەکەن شعریەت واتە یاریکردن خەیاڵ وشە واقع وێنە هەمووی لە یەک دێڕێکا لە چەند وشەیەکا کۆبکاتەوە ئەمە شەڕواتە ناو داواکاریەکانی شعری نوێخوازی کەمن زۆر کەمنەوانە ئەمڕۆ گوێم شل کردو بەڕاستی بۆ کاک سەلام بەسەرپێی تا توانیم چوار دێڕم نووسیەوە لای خۆ پڕن لە شعریەتی جوان ئەو شعریەتە کەسێک بینووسێت یان تایدا هەبێ لەو شعرانە ئەو لەو درستانە شاعرە نەک بە پێی پێوەری من بەڵام بە پێی پێوەری هەموو ڕەخنەگرانی نوێخوازی جیهان یەکەم پڕ پریاسکەیە دیدارت ئەمە جوانە من پریاسکەکانی دایکم پڕ بوون لە زۆر شت لە وردەواتی جوان و ئەمانە بەڵام کە پڕیەکان لە دیدار ئەوە شعریەتە بەڕاستی تەنیایی ئەو کاتە زیندانێ بوو جەستەمانی داخەکرد نەیوتایە جەستەمانی داخەکرد نابووە زیندان خۆی جێی سەغڵەتیە یعنی هیچ شتێکی تیانێ وشەیەکی بازاڕی ئاساییە بەڵام کە زیندان جەستە داخ بکات ئەوە شعریەتە شتێکی جوانی وتووە هەڵگرتنی سەنگی سەبووری ئەچوو لە هەڵگرتنی سەنگی سەبووری ئەچوو سەنگی سەبووری شعریەتە پریاسکە پڕ بوو لە دیداریان پڕە لە دیدار هەرەوەندە پیاگەیشتم تا نووسیم بەڕاستی من ئەوەندە ئەڵێم بەڵام گوێم لە زیاتریش بوو یاخوا تەمەنی کاک سەلام درێژ بێ و کاک عەبدوڵڵاش خۆش بێ و ئێوە شەر خۆش بن سوپاس دەکەم من لەوانەیە پێناسەیەکی تایبەتی بکەم کاک سەلام تەنیایە بەڵام گۆشەگیر نییە حەزی لە تێکەڵاویە حەزی لە خەڵەباڵغیە حەزی لە جەنجاڵیە بەڵام حەز بە تەنیاییەوە ئەو هەستکردن بە تەنیاییە لە شێعرەکانە دەنگەداتەوە من زۆربەی ئۆنراوەکانی لە فەیسبووکە یەکترێ ناسین و ماوەیە زۆرشە تقریبا نزیکەی 20 ساڵە زۆربەی شێعرەکانی بە بۆنەی فەیسبووکەوە کە دایەکرێ خوێنمەوە هەست دەکەم بە نیاز نییە هیوای ئەوە نییە کەەوە ئاواتەخواز بێ بڕوا بۆ لای ئەو کەسەی کەوا بۆتە هۆی تەنیایی بەڵام خۆی تەنیایە تەنیایەکەی وای لێ کردووە بە شعر ئارامی
ڕۆحی ئەداتەوە وەک ئەڵێن ئەم شعر نانووسێ شعر ئەینووسێتەوە ئەمە لەلایەک ترسەوە ڕۆشنبیری ئەم پیاوە لە هەندێک لە شعرەکانیان دەرەکەوێت کە لێچە لە شعرەکانیدا ئەڵێ ئێمە یان من مەبەستی کەوا ئەوانەی کە لەگەڵ یا بوونە هاوهەڵوێستی بوونە هاوبیری بوونە ئەڵێ نەچوینە سێبەر و پاسادی کتێبخانەکان بە کتێب خۆمان کرد وامانزانی حزب مامۆستامانە مەبەستم لێرەیە ئەوەیە ئێمە هەمیشە خەڵکانێتر لە زیاتی ئەمە بیرەکاتەوە ئێمەش دوایە نەکەوی بیرکردنەوەی خۆمان نیە هەموو سکاڵاکانی کاکسەلام سکاڵای هەمومانە سکاڵای هەمومانە وا ئەزانم من خۆم ئەو سکاڵایەکە وا ئەزانم برادەرەکان بۆ سکاڵایەکەم بەڵام ئەم ئەتوانێت دەری بڕێ بە وشەی جوان ئەمە یەک لە لایەکی ترەوە پێش کۆڕەکە باسی گابریل گارسیا مارکیزم کرد بۆ کاکسەلام طبعا گابریل گارسیا مارکیز هەر شعرێکی بنووسایدا کاسترۆ پیایە چۆی بشعر منە نووسێتەوە نەوە کەم هەڵام کردی هەڵەکانی بۆ چا کردەوە کاسترۆ ئەنجا لە چەند شعرێکی هەیە شعرێکی هەیە کاسترۆ 100 ساڵ تەنیایی و خۆشەویستی لە کولێرەوە ئەمانە ئەڵێ ئەو کەسانەی کە لە دواتەمەنما لەگەڵمان ئەو کەسانە نین کە من خۆشیانە ویستووە بەڵکو ئەو کەسانن کە منیان خۆش دەبێت لەبەرەوە کاک سەلام هەستەکە ئەوەی کە خۆشی ئەویست نەما برادەر هەیە خزم هەیە کچ هەیە ئەولاد هەیە بەڵام هیچی جێگەی ئەوە ناگرێتەوە بادینانەکان زۆر جوان ئەڵێن ئێمە زۆر بە عیبانەوە ئەڵێن ژنەکەم خێزانەکەم بادینەکان ئەڵێ هاوژینەکەم یا تەمەندرێژمی کاکسەلام هەر بمێنی بۆ شێعرە جوانەکانت ئەستی کاکسەلام بە وەفایە لەبەرچی شاعیرە و وەفایە بەرامبەر ئەو هاوسەرەی کە ساڵانێکە جێهێشت و ئێستا دەبینیت ئەمە وەفایە بۆ دنیا کاتێک کاکسەلام لەدەستی داوە من هیوادارم کاکسەلام بەو شێوەی بیر نەکاتەوە ژیان کۆتایی نایە تەنیاییش وەکو کاکسەلام باسیەکە زۆر بەمان تەنیایی بەڵام تەنیایەکی کاکسەلام سکاڵاکە گلەییەکە گلەیەکانشی هەموو جێی خۆیەتی وە زۆر سوپاسدارم ئەو کارەساتە تا ئەو با بڵین ئەو هەڵوێستە تا ئێستاکەت کاریگەری بەسەرەوە هەیە بەڵام کاکسەلام خۆی بەدەستەوە نەداوە بە پێچەوانەوە محمود دەروێش لە تێکا زۆر بتوانێڵێ لەم تەموت ڕۆما بیعینەی هاتو قاتل کاکسەلام نەمردووە لەگەڵ ئەو بیرەوەریە ئێستا بە شعرەکەی شەڕەکات بەڕێزی تر بەخێر بێناوە دەبوانی خۆشەویست پێم خۆش بوو بمە دووە بەشداری وەکو مداخلەیەکی بچووک چون حەزم کرد یعنی بە ڕێزێک پێش منەوە بڵێت سەرەکەم کەس باسی ئەوەی نەکرد بۆیە پێم خۆش بوو دەستیان خۆش بێن بە خێراتن کاکسەلام سواز بۆ کاک عەبدوڵڵا قەرەداغی شیکردنەوەیەکی جوانی بۆ شعرەکانی کرد من زۆر لە کاتان نابم وتەکانم ئەکەمە دوو بەشەوە بەشێکی تایبەت بە کۆڕەکە بەشێکی تایبەت بە کتێبەکە سەرەتا ئەوەی کتێبەکە من هیچ قسەی لەسەر نام چون نەمان خوێندوتەوە ئەوە سروشتی کتێب وایە بەڕێزان لە کۆڕی ناساندنە هیچ پرسیارێک دەربارەی کتێبەکە نابێ بکرێت چون ئەوێ بیخوێنیتەوە دوایی لە پۆستێکە یان لە مەقالێکە لە ڕۆژنامەیەکە ڕاو سەرنجەکانی خۆتی تیا بنووسە و ڕەدی شاعیرەکە بدەرەوە سەبارەت بە خوێندنەوەت بۆ ئەو کتێبە بەڵام ئەوەی کە بەڕێز مامۆستا عەبدوڵڵا قەرەداغی فەرمووی و ئەوەی کە مامۆستا سەلام خۆی چەند لە شعرێکە ئاماژەی پێکرد هەستەکەم هەر شاعیرێک خاڵێکی قووەتی هەیە یعنی قووەتی لە شعرە هەیە مەسەلەن لە دەستەواشایە هەیە هەستەکەم زیاتر ئەو شعرانەی کە خوێندەوە کاکسەلام قووەتێکی زۆری هەیە لە بە عەرەبی پێڵێن سوورەی شعری واتە وێنەی شعری هەستەکەم یعنی لە هەر شعرێکە تابلۆیەکی جوانی تێدایە یعنی وێنەکێشی ئەتوانێت هەر شعرێکی بکاتە تابلۆیەکە یعنی ئەمەندە جوان وەسفی ئەوەکە چۆن لە کۆڵانەکان ڕۆن و منداڵەکان گەمی پێەکەن و هەبوو خۆی ئەوە بارێکی دەرونیشە ئێمە زۆر جار هەموو کەسێک لە ئێمە بەو قۆناغەدا تێپەڕیەوە کە زۆر جار هەندێک حاڵەتمان توشتی خۆمان و نەکەین بەڕاستی خۆمان بزرەکەین کەچی بەرامبەرەکەمان هەر ئەمان ناسنەوە ئێمەکەین ئەمە حاڵەتێکی دەرونیە لە دەروون ناسیە باسێکە لەبەرەوە هەستەکەم کاکسەلام
خاڵی قوتی ئەوەیە کە وێنای شعری زۆر جوانی هەیە، یعنی تابلۆ شعریەکانی جوانە، هەر بۆ خۆی شعریکی تابلۆیەکە، هەرچەندە شعرەکانی ئەچێتە قاڵبی شعری سربەستەوە با بڵێن حۆڕ، چون ئەمە لە دەستگای ڕوانگەشت نیە، یعنی دوادەنگیەکشی نییە، ئەبوو خۆی نەسرە، یعنی پەخشانە شعرە و نووسیەتی، بەڵام سوڕەی شعری زۆر جوانی تێدایە. ئەمە سەبارەت بە کتێبەکە من هەر ئەوەندە زیادە ڕۆی ناکەم لە قسەکانم چون نەمخوێندوێتەوە، بەڵام ئەوەی کە ئێستا ئاماژەیان پێکرد ئەتوانم هەر ئەوە قسەی لەسەر بکەم. ومێ دەکەم کە خوێنمەوە دواتر لە پۆستێکە یان لە ڕۆژنامەیەکە تێبینەکان خۆمی لەسەر برم. بابەتی دووەمی قسەکانم بەڕێزانن تایبەتە بە کۆڕەکەوە، بۆ ئەو کەسانشی کە مامۆستای ئازیزمان کاک شکور ساڵەی و خاتوو شکۆفە و ئەو بەڕێزانی تر کە ئامادەکاری بوو ئەو کۆڕاکان، من لە زۆر کۆڕەکانی تراوەتمە بەڕێزان. بەداخۆ ئەم دیاردەیە لە کەرکووکە هەر هەیە، یعنی کۆڕی شعری دەبێت جیاواز بێ، ئێمە هەر کۆڕێک سروشتێکی تایبەتی خۆی هەیە، یعنی لە کەرکووکە بەداخەوە مناڵ کە ئەڵێم چون من خۆم هەر شێروان کەرکووکیم پێڵێن و ئەمە شاری خۆمیشە ئەو پێشم خۆشە، بەڵام زۆربەی کۆڕەکان من لە سلێمانی بەشداری کۆڕەکەم، لە کەرکوو بەشداری کۆڕ ناکەم لەبەر ئەو دیاردانە بەڕێزان، چون بەداخەوە لە کەرکوو کۆڕی سیاسیمان، کۆڕی شعریمان، کۆڕی وێژەیمان، کۆڕی خوێندنەوەی ڕۆمانمان هەموو یەک نەریتە، جیاوازیمان نییە لە نێوان کۆڕەکانە، چون هەر کۆڕێک و سروشتی خۆی هەیە بەڕێزان. ئەوی ڕۆژێ من لە یەکێک لە کۆڕەکانە لە ناوەندی جەمال عیرفان لە سلێمانی بەشداری کۆڕێکم کرد بۆ شاعیرێک هیوا قادر کە هەمومان ئەناسینوانە. بڕواتان هەبێ بەڕێزان یەک کەشبەوەیەکی شعری تێدا بوو ئەو کۆڕە، تەنانەت گڵۆپەکانیش ئەکوژایەوە، دوو ڕۆناکی ئیشێکرد، یەکێک لەسەر ژەنیارەکە، یەکێک لەسەر هیوا قادر، هەموو وەکو سینەما هەموو وینەکان ئیتر ورتەیەک لەو کۆڕەوە ناهات، بردمانێ کەشوهەوایەکەوە، یعنی نە ئەمانزانی ئەمە سلێمانیە، نە ئەمانزانی ئەمە هەر لە کوردستانی، لە ئەمە یعنی خەیاڵێک گرتوبمانی کە گڵۆپەکان داگیرسا ئینجا زانیمان ئێمە لە کۆڕی شعریانی ئەمەندە تێکڵاوی ئەو شعرانە بووین. ئێستا ئەمڕۆ ئەمە کۆڕێکی شعری بوو، دەبایە ئامادەکاریەکی جوانتر بکرایە، دەبایە مەسەلەن هیچ نەبێ ژەنیارێک، یعنی هەر هیچ نەوای بە منیان بوو تای خۆن بە خۆڕای ڕوودەکەم هێنا لەگەڵ شاعیری بەڕێزە دەبێ کۆڕی شعری جیاواز لێ. کۆڕی شعری واتە هەست، واتە ناسکی، واتە جوانی، دەبایە مۆزیکێک لەگەڵ ئەو شاعیرە بەڕێزایە بڕۆشتایە جۆش و خۆشێکی زیاتر. ئەوجا کێشەیەکی ترمان لە کەرکووک بەڕێزانەوەی ڕووی دەمم ناخەمە ئێوەی بەڕێز، چون ئەوانەی کە لێرەن هەمویان هاوڕێی من، هەمووشتانم خۆشەوێ، من بە شێوەیەکی عام لە کەرکووک باسێکە، بە شێوەیەکی گشتی بەڕاستی دیاردەی قسەکردن لە ناو کۆڕەکانە قەت نابڕێتەوە لای ئێمە، یعنی نەخۆشیەکە قەتی ڕاست نبینەوە. کاکی گیان ئەو شاعیرە کە شعرێک ئەوێ، یعنی هیچ نەبێ ئەو نیبکاژمێرە با قسەنەکەی بۆسی، چون بەڕاستی یەک وشەیەک لە دەم تۆ دەرچوو کەواتە سیسری ئەفکارت لەگەڵ شاعیرەکە بچڕێ، شعرەکە بە جوانی تێ ناگەی، شتێکت هەیە ئاساییە، هەموو کەمان کێشەوانەیە ئەچین لە دەرەوەی هۆڵەکە قسەکانەکەین و دەگەڕێینەوە. ومێ دەکەم ئەم دیاردانە بۆ کۆڕەکانی داهاتوو و ئامادەکاریکی باشتر بۆ کۆڕی شعری بکرێت. کۆڕی شعری واتە ناسکی، واتە مۆزیک، واتە گوێگرتنێکی باش. جارێکی تر و سەد جایتر ئێوە هەمووتان بەخێر بێنێەوە، هەمووتان خۆشەویستی منن، بەڵام بۆ کۆڕەکانی داهاتوو حەزەکەم ئەو دیاردە جوانانە جێبەجێ بکەین. دەستان خۆش. جوانە بەس قەنەعەتە تەبێ نێزگەی بۆ 100 کەس من داوەتم ناردووە، 100 کەس ئەوانەی کە هاتوونە بەخێر بێن سەر چاو، بەس کە نایەن چی دەکەی بۆ هەندێک کەسە مناڵام حەزم لە شعر نییە، کاکە حەزم لە سنوەر هەدا ئامادە بات بەرزێتانە پێمان خۆشە دڵمان پێ خۆشە بێت، یعنی بەنسبەت منەوە هەبێنەوەی کە ئەین بەڵامان کردوتەوە، یعنی یەکەیەکە یعنی زۆربەی 95 منەوە هێنم بۆیان نردووە و یەکیان خۆشی کاکشێوان ئەزانێ کە داوەت نامە بۆی نردووە. ئەو کەسەکە کە دیانە دوایش کە گەرمایەکە نادینی زۆر تاسیرەکان لە وەزعەکە، هەروە ئێمەش ینی تاسیرمان لێکە. ئەساس ئەوە تا ئوستا محەممەد ئیبراهیم سەرۆکییانی شعرە عەرەبە و کوڕێکی چاکە ئامادە بووە، زۆر پێخۆش بووە بە تەنیا لە عەرەبەکان بەس ئەو هاتوونە بۆ ئێرانەوە. فنرحب بإبراهيم محمد رئيس نادي الشعر، فبمعاونته تمكنا من أن نرتب هذه الندوة الشعرية، فأهلا وسهلا بالجميع مرة أخرى وأشكر كل الجميع. خۆش زۆر سوپاس مداخلەکان جوان بوون، دەستان خۆش بێ کاک شیروان کۆمەڵێ. ئیجازەم دەرێ جارێ بەپاویش کاک شیروان کۆمەڵێ سەرنجی باشی کرد. دکتۆر بەحرەون بێک عفوا، حضرتك تريد تحكي له؟ والله
خلي أعرف حضرتك على كل ما مصطفى محمد إبراهيم يجيك الشاعر باشا كان يكركوك بيونديجي زور باشي هي بالكردي أتصور حضرتك تفتهم بيونديجي زور باشي هي لقل كومل شاعري عربي زور باشي عراق نظام لقل دروانا باويك بيش إسانيو عنداري بكيا بابلين دس بيش خريم ما مصطفى محمد إبراهيم بيشوازي لدو شاعري زور قوري یەکیان وابزان خەڵکی تکریت وەیەکیان خەڵکی دیالە بوو کرا کە بەڕاستی شعرەکانیان هەر گوڵبارانیان کردین بەو شاعرانە لەبەرەوە بە ناوی خۆم و بە ناوی ئێوەشەوە بە خێراتنێکی تایبەتی مامۆستا ئەەکەم دەستخۆشی لەسەر جەمی ئەو بەڕێزانە ئەەکەم کە ئەم کۆڕیان ئامادەکرد سەر ڕای هەموو شتێک ئێمە چاوەڕوانی ئەوە نین ینی کۆڕێک بکرێت کەم و کوڕیتیانە بێ بێگومان کەم و کوڕی هەرتیا ئەبێت بەڵام ئەوەی کراوە من پێم وایە باشە ئامادەبووان خەڵکێکی زۆر باش ئامادەبوون ئەو کەسانەی مداخلەیان کرد دەسەکانیان خۆش بوو مداخلەی جوانیان کرد تەرکیزیان کرد لەسەر کۆمەڵێک شت کە پەیوەندی بە ڕەسەنایەتی شیعرەوە هەیە نەک پەیوەندی بە شتی ترەوە هەبێت شتی لا بەلا ئەو مەسائلانە ڕەنگە من خۆم لە سەرنجەکانمان لەبەر پەیوەندی تایبەتم لەگەڵ کاک سەلام و لەبەر کۆمەڵی ئەتیباراتی تر لام دابێتە کۆمەڵێ لایەنی تر کە من پێم وایە بەنسبەت زۆربەی ئێوەی گوێگرانەوە شاراوە بێت بەڵام بەنسبەت منەوە زۆر پێویست و چونکە کاکسەلام ئەو تایبەتمەندیشی هەیە ئەو تایبەتمەندیشی لە شعرەکانیە زۆر بە جوانی ڕەنگی داوەتەوە هەموو لایەک بەخێر بێن سوپاس بۆ هەموو ئەو لایەنەی کە دەست پێشخەریان کرد سوپاس بۆ کاکسەلام خۆشی و کاکسەلامی تریش خۆش ئەگەر جەناب شتێک هەیە و کۆمەڵایەتی کەرکووک وەڵامێکم هەیە بۆ مامۆستا شێروان لەسەر ئەو ڕەخنەیەی کە گرتی خۆی من ئەژماری ناکەم کە ڕەخنەیە شتێکی باشە دوورژاندووە بەڵام وەڵامیش هەیە لە دوایی کۆچی دوایی شێخ محەممەدی شاکەری و یادی بەخێر بێت دیارە ئێمە دوو کۆبنەوەمەنە تا ئێستا بەستووە وەکو ئەندامانی دەستەی باڵای کۆمەڵەی ڕووناکبیری و کۆمەڵایەتی کەرکووک بۆ ئەوەی ئەم کۆمەڵەیە وەگەر بخەینەوە چی بکەین باشە چۆن دەست پێ بکەین یەک لەو بڕیارانەی کە من داومە وەکو بەرپرسی سالاچیەکان بڕیارم دابوو کە هیچ چالاکیەک لێرە ئەنجام نەدەین هەتاوەکو ئەم هۆڵە شایستەی کۆڕەکان نبێت من دوێنێ کە ڕۆژی هەینیە ڕۆژی پشووە لە ماڵەوە بوومە کاک سەیفەدین بە پەلا تێلاشی بۆ من کرد و خەت خراپ بوو سەنتی نەبوو هیچی لێ تێنەگەیشتم خەتەکە بڕە شەوی درەنگ ئەم شتەی بۆ من ناردووە لەگەڵ ئەوەشە بەو شەوە بە پەلا ئەوەی هاوڕێیە لە واڵی خۆم لە فەیسبووکیش من نەردم ئەوەی پریای کەوتم چکە منیش بەڕاستی ماوەیە کە نازانم ئایا کێشە لە هاندەکەی منە یان فعلەن لە شۆرا و خەتی نێت زۆر لاوازە ناڕۆی ئەو برادرانی کەشتیشم بۆ نێرن ناکرێتەوە ینی ئەو کێشەیەش هەیە بە هەر حاڵ ئەوەی توانیم ئەوە نەمتوانی من بیکەم بەڵام ڕابردوو مێژوو خۆی بەڵگەیە بەڵگەیەکی حاشا هەڵنەگەری شەمامەسا شێروان تۆ خۆت یەکێک لەوانە بوویتە لە کۆڕە شاریەکانی ئێمە لێرە ژەنینت بۆ ئێمە کردو وایە زۆر لە ڕابردووە کۆڕەکانی ئێمە جیاواز بوون بابەتی سیاسی بابەتی ڕۆناکبیری خوێندنەوەی شار ئەگەر گەنجێکیش لێرە نەبوو بێ هەندێک جار گەنجەکانمان بە تایبەتی ئەوانی ئامێرە ژەنن خوێندکار بوونە من لێرە هەر نەبێ وەکو ئەمڕۆ مۆسیقایەکم هێناوە و دامناوە تا جەوێکمان بۆ بخۆڵقێنێ وایە وەرزەکەش وەرزی گەرمایە ئەم هۆڵەی ئێمەش ڕوو لە خۆرە تاوە ئەمانە هەموو هۆکاری ئەوەن من داوای لێبوردنەکەم ڕەنگە پلەکانی گەرما زۆر زۆر بوون و هەمووتان ماندوو بوون لە گەرمای هۆڵەکەیە لە کەم و کوڕیەکان بەڵام بەڵێن ئەدەم من لەبەرەوەی کە کاتێک کاک سەیفەدین پێش میون بۆ دوو مامۆستای بەڕێزە و مامۆستا عەبدوڵڵا قەرەداخی خوێندنەوەی بۆ کاو کە ماوەیەکی زۆرە من هەر بە دیداریشی شاد دەبوو بووم وتم هەر چۆنێک بێ قەینا قبوڵمانە هەرچەندە من بڕیارم داوە چالاکی ناکەین لە ماڵە تا چاچی نەکەین من نامەوێت درێژە بە بابەتەکە بدەین دوو شتمان ماوە پێشکەشی ئەوەی بکەین بەڵێ زانم کاک مەجید لەوێەوە هەروە دەستی بەرزەوە کردووە ئەوێ شتێک بۆ ڕژێنێ و بێڵێ فەرموو کاک مەجید
پاشان یاوەەکانیانەکە بۆ شاری کەرکووت بەخێراتی ئێوەشەکە بڵات خۆڕ ئامادە بوونا جوابێکی بچووک بۆ کاک شێروان هەیە سەبارەت بە کۆڕەکەی مامۆستا هیوا قادر تایبەتمەندێکی خۆیە بوو من لە چەندین کۆڵی شعری و ئەدەبی لە سەمانی بەشدار بوومە ئەو تایبەتمەندی تو ئێڵەی نەکراوە تکایە بۆ زانیاریەوە بزانین فەرمووتووە بەم کارە هەڵوەسا بێتە لێرەوە بۆی وەرم لەکات